بەرەف بەشێکی دی کورتە چیرۆک بێنەوێت و تایبەت نافمە کوردادا هەر ji zarokî نییە çîrok kartêkirine li ser me gelek cara jî ew çîrok û çîvanok çi aşobî bin çi jî di rastî bin timîne serî me da heta mezin bîn û gelek şwana rastîne mifajê tê gelek şwana bine pertûk evroke da behremendê me û palevrawê me nedîrin şûyê çendê ku wana jî lê ew tiştekiriye pîşe bixwe û êdî bûyne çîrok nivîs û kurte çîrokat nivîsin. Di beşê kurte çîrokê da êkem palevraw gelme Ehmed Samiye jî 21 sala xwîndkar e li beşê ragihandin û kulîja adabê heman dem da Ehmed xwe rojnamevan e karê mîdyayê ket wek pîşe bixwe helbijartiye kurte çîrokek bi navê gurgekanî sermayan e pêk ve beşekê Kurd jêgulê bîn. گۆڕەکانیش سەرمایانە. کەسێک نەمزانی کێیە پاڵتۆیەکی ڕەشی قەدیفە بەسەر شانە باریکەکانی کامۆدا دەدات. پێڵوەکانی بە تەواوی خوساون. لەبەر برژانگەکانیشی چاوەکانی بە ئەستەم دەکرێنەوە. لە ژێر پاڵتۆکەدا تۆزێک خۆی گرمۆڵە دەکات. لە دەرەوە ئەو زەردەخەنەیە دەبینم کە دەیکات. هەز دەکەم وەڕزە منیش هێندەی قازمە لەو زەویە ڕقە بدەم. خاکەناسیش لە گۆڕەکانی بەردەمی دەڕوانێت. منیش لە ناو یەکێک لە گۆڕەکاندا سەرمام دەبێت. دەستەکانم لێک دەخشێنم و فویان لێ دەکەم. سەیری دەکەم. یەک یەک پەنجەکانی دەتەقێنێت. بە 4 پەنجەی دەستە ڕاستی 3 پەنجەی دەستە چەپی دەگرێت و لە ئەژنۆکانی گیر دەکات. لە حەژمەتان چاوەکانی دادەخات. بێزاریەکیش کە وەک گیا هەڵچووە و پەلەقاژەیەتی خەریکە دەست بۆ یەخەی دەبات. دەچینە لای پاڵەوراوی دووەم لە بەشی کورتە چیرۆک ئەویش بەهزات محەممەدا تەمەەن 25 ساڵە و لە دایکبووی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانە و دانیشتووی شاری هەولێری خۆشەویستە. بەکەروێسی هەیە لا دەرووناسی هەروەها لە ڕۆژنامە و گۆڤارەکان بە زمانی کوردی فارسی و ئینگلیزی دەنووسێت. هاوکات بەهزات خاوەنی دوو کتێبی چاپکراوە. کورتە چیرۆکی تاوانی پیرۆز پێکەوەی گوێبیستی بەشێک لەو کورتە چیرۆکە دەبین. تاوانی پیرۆز بەو لە شەکزەیەوە هەناسەیەکی قوڵی هەڵمژی. هەستم دەکرد ئۆکسجینی لە نێو ڕێستۆرانتەکەدا نەهێشتووە. پەراسۆکانم زەختیان خستە بۆ سەر دڵم. دەنگی هات و چۆی خوێنی نێودەمارەکانی خۆمم دەویست. گلێنەی چاوم دەیکزاندەوە. هەناسەکەی دایە دەرەوە و گوتی بۆ کوێ بچم؟ تەنانەت لەو بەر سنوورە دەستکردەکانی وڵاتەکەی خۆشم. هاوزمان و هاخوێنەکانم حسێبی میوانم بۆ دەکەن. لە هەندەران تووشی سەدان نەخۆشیم دەکەن. من کاتم نییە کە تەنیا بم یان بە بەڵای غوربەتەوە شەعر بڵێم و بە ستایلی جۆرا و جۆرەوە فیگۆری ڕووناکیم بگۆڕم. کاتی ئەوەشم نییە تووشی ساوێر و خەمۆکی ببم و داخی دڵم لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکاندا خاڵی بکەمەوە. خۆشم بمەوێت بچم نە قاچەکانم لەگەڵم دادێن نە چاوەکانم و نە زمانم. قاچەکانم فێری ڕاوەستان لە پۆلی خوێندنن. چاوەکانم لە چاوەکانی قوتابیانم و زەوتین دەگرن. زمانیشم بۆ ئەوان نەبێت بۆ عەرز و ئاسمانیش هەڵناسوڕێن. بەڵێ پالێڤراوێ سیێ لاوین محەممەدەژ ژیێوێ 21 ساڵە ئاکینجیا قەزا قەلاتزیە سەر پارێزگەها سلێمانیەوە دەرچووە کولیژا زانستەیە بەشێ کیمیایە. هەرجی 13 ساڵیا خۆ حەزا خواندنێ هەبووە ئەنکو گەلە خواندیە. ئەوە ماوەی 4 ساڵانە مژیلی نوێسینە پەخشانەیە و چەندین بەرهەمێن دیژی هەنەش بلی پەخشانێ و دوا هەردوو ساڵێ داویێدا دەستە نوێسینە چیرۆک و کورتە چیرۆکا کریە و اونوکە 4 بەرهەمێت بەردەستجی هەنە. لاوینێ بە کورتە چیرۆکێکا ڕەنووی ناکامی پشکداری کریە پالێڤراوەکە پێزت ئەف ساڵەدا بۆ خەلاتێ یەکەم. ڕەنووی ناکامی چاو دەکاتەوە. دووبارە ڕەنگی ڕەش باڵی بەسەر دنیادا کێشاوە. شیانی ئەوەی نییە قاچەکانی بجوڵێنێت. هەز دەکات هێشتا کابوسبەری نەداوە. وەلێ هەڵلەرزینی لێوەکانی لە سەرماوە هۆشیان هێنایەوە کە تاریکی شەوە. کاکە
گوێی لە دەنگی نییە لایتەکەی لە بەرچی دەردەکات سەیری کاکەی دەکات خەوتووە کاکە جان کاکە هەستە خەومان لێکەوتووە و شەو دەهاتووە خەونێکی زۆر ناخۆشم بینی کاکە بۆ وەڵام نادەیەوە دەڵێم شەو هاتووە گوێم لە دەنگی سەیر سەیرە لەوەیە دەنگی گورگ بێت بەفرەکەش خۆشی کردوتەوە با بڕۆین زۆر ساردە هەر سێ پالێ براوێت بەشێ کورتە چیرۆکێ سێ پالێ براوێت هەر سێ سەرکەفتیێنە هەر سێ قۆناغی بزەحمە دەرباسکینێت هاوروکە بۆ ڕاگەهاندنا خەلاتێ ئێکێ دێ دەخواست ji berês muna qehweçîkem Sekretêra Perlemanê Kurdistanê keremkete ser stêjê bû ragihandina xelatê êkê beşê kurte çîrokê. Xêr bê. ڕۆژتان باش سوپاس بۆ بەیان کەشتنە براوەی یەکەم بۆ بەشی کورتە چیرۆک بریتە لە ڕای بگەینم ناوەکەی یاخودان دەشت چاوەڕێکین چێ یەکەمە چێ دووەمە ئەوەی متمانەی بەخۆیەوە بە تایبەتی براوەی یەکەم بۆ بەشی کورتە چیرۆک خات و لاوین محەممەد پیرۆزە gelek spas barês Hay Levin zam باشی تو چۆنی ئێستا سترێسم ڕاستی ئەوەیە بەرهەمی هەوڵدان و کۆڵنەدان ڕاستیەکەی من 2 ساڵە چیرۆکە نووسم و هەر پێشبڕکەیەکیان چالاکیەک هەو بێ من چیرۆکم بۆ نردوون وەڵی چیان سەرکەوتو نەبوو ئێستا دوای ئەوە سەرکەوتووی ڕوانگە هات با باسی قسەی خۆشکەین ئێستا سەرکەوتووی کتێبەکە چاپ بکرێ حەزت لێ بە زمانی کە چاپ بکرێ ئەو کتێبە ئەی ئەکید چی زمانێک ئینگلیزی دەستگای ڕوانگا بێ بە ئینگلیزی کاب سەلام gelek spas بە ئینگلیزی داوایەکەم زۆر باشە دەست خۆش پیرۆزە دووبارە. زۆر پیرۆزە. سپاس بۆتە هەردوو سەرکەفتیên دوێ و سیە di beşê kurte çîrokê da serkeftiyê duê Ehmed Samî û yê Behzad Mihemed pîroz e li her sê serkeftiyan پیرۆزە serkeftî me